بناي خواي بخشندي مهربان سلام ورحمتي خواي قبل سلام ولايك به بخيرات نيشي هم لايك ذكين يا أخوة بخير بين طاعة وعبادتي هم لايك لما مباركة قبول به ديارة إيما دويني حوت فراكسيوني برلماني كردستان یاداشتێک مادایە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە کۆی پەرلەمانتارەکان دەکا 55 پەرلەمانتار کە بە هیچ شێوەیەکی لەگەڵ ئەوە نەبووین کە لابردنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتار هەر پەرلەمانتارێک بخێتە هیچ دانیشتێکی پەرلەمانی کوردستانەوە مەگەر ئەو پەرلەمانتارە تاوانێکی کەتنی کرد بێ لەنا لەسەر سکاڵای بەرپرسان لەسەر دەنگ هەڵبڕین بەرامبەر بە گەندەڵی بەرامبەر بە دز بەرامبەر بە ستەمکار ئێمە لەگەڵ ئەوە نین هیچ پەرلەمانتارێک کە بە پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستانیشەوە کە کاگومێت خۆشناوە پارێزبەندی لەسەر لا ببرێت چونکە ئەوە بەڕاستی شکاندنی شکۆ و هەیبەتی پەرلەمانتارە و ئەوە بێدەنگکردن و کبکردنی دەنجی پەرلەمانتارە کە لە ئەویش بەلای خۆیەوە دەنجی گەل و خەڵکی هەرێمی کوردستانە ئەی باشە چێ معانات و کێشەکانی خەڵک بە پەرلەمان بگەێنێ بە حکومەت بگەێنێ و چێ داواکارەکانی ئەو خەڵکە فەقیر و هەژارە بە حکومەت بگەێنێ چێ داکۆچیان بۆ بکە چێ دیفاعیان لێ بکە ئەگەر پەرلەمانتار باسی گەندەڵی نەکە باسی زوڵم نەکە باسی زیاساشکێنی نەکە باسی کوشتنی بەناحەق نەکە باسی دز نەکە ئەی باشە چێ باسی بکە بۆیە ئەمە پێمان وایە ئەمە بەڕاستی پرۆسەیەکی خراپە و بەرەو ئاقارێکی زۆر سامناکیش ئەم هەرێمی کوردستانە دەبا پێمان وابوو دەبوو ئەم سەرۆکایەتی پەرلەمان ئێستا کە دانیشتووە دەبوو بەڕاستی ئەو لە حکومەتی بپێچابایەوە و بیپرسی بایەوە کە حکومەت باشە بۆ لە دوو مانگ ناتوانانی موسە بدەیت باشە حکومەت بۆ ناتوانانی ئەو خاڵە سنوورانە زەبت بکەی کە بەدەیەها گەندەڵی بە سەدەها گەندەڵی تێدا دەکرێت یەک باری لۆری یەک دەفتەری لێ وەردەگیرێت ئەو تانکەرانەی کە بە شەو ڕۆژ ینی نەوت دەگوازنەوە دەیفرۆشن داهاتەکەی بۆ چێیە کاکە داهاتی هەرێمی کوردستان چێ دەزانێت چەندە داهاتی نەوت داهاتی ناوخۆ داهاتی خاڵی سنوور باشە ئەم پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان دەبوو ئێستا محاسبەی حکومەت بکە یان بە پێچەوانەوە ئێستا حکومەت محاسبەی پەرلەمانتار دەکات حکومەت داوا دەکات کە پەرلەمانتار حەسانی سلا بچێت حکومەت داوا دەکات کە پەرلەمانتار محاسبەی بکرێت بە درێژایی مێژووی ئەم هەرێمی کوردستانە ئەوە پێنجم خولی پەرلەمانە ئەم پەرلەمانە بەڕێزە نەیتوانیوە تا ئێستا بەرپرسێکی ئەم وڵاتە بە تایبەتی بەمەسن حکومەتەکە ئەو لێ بەرپرسیارە بداتە بێنێتە ئەم پەرلەمانە متمانە لێوە بگرێتەوە و دادگایی بکرێت دوو ڕۆژ تزم بکرێت ئایا بەرپرسەکانی ئێمە بە درێژایی نۆ کابینە هیچیان گەندەڵ نەبوون هیچیان دزیان نەکردووە هیچیان زوڵمیان نەکردووە هیچیان ئەم هەرێمی کوردستانیان بەم ئاقارە خراپە نەگەیاندووە ئایا پەرلەمان دەبوو ئەمە وەزیفەی بێ یا حکومەت بێ ڕێوشێن بۆ پەرلەمان و پەرلەمانتار دابنێ و محاسبەی بکە کاکە وەزیر هاتەن پەرلەمانتارەی قسە بە پەرلەمان دەڵێ قسە بە پەرلەمانتار دەڵێ بە هەر حاڵ بەڕاستی ئەوە بێهەیبەتکردن و وەشکاندنی شکۆی پەرلەمانە ئێمە ئەمڕۆ داوا بەڕاستی بە پێشاتێکی زۆر خراپ دەزانین و پێشمان وایە ئەوەی کە ئێستا ئەمڕۆ ڕووی داوە خراپتر لە 19 ئاب و لێکەوتەکانیشی لە چەند ساڵی داهاتوودا دەیبینی کە ئەم هەرێمی کوردستانە بەرەوچی دەبا بەرەو سیستەمێکی ئەمنی پۆلیسی دەبا کە کەس نەتوانێت قسە بکە و ینی کەس دڵنیا نابێ و ئارام نابێ و دڵنیایی نابێت لە هیچ شتێکی خۆی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بۆ ڕایگەشتی ڕای دەگەێنین کە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەکو کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هیچ جۆرە فشار و چاوسورکردنەوەیەک ئێمە لە قەناعەتەکانی خۆمان و لە هەڵوێستەکانی خۆمان نامانهێنێتە خوارێ بەڵکو پتەوتریمان دەکا و سوورتر و بەردەوامترمان دەکا هەموو لا دڵنیا دەکەینەوە بڕوا بکەن ئێمە تەبیعەتمان وایە هەتا ینی فشار هەبێ و چاوسورکردنەوە بێ ئێمە ئارامترین و منترین و پێشمان وایە گۆم تاقول بێ بۆ مەلەوانی مەلەی باشتر تێدا دەکرێت دابزانی داخوا ئەم دەسەڵاتی گەندەڵ و دەسەڵاتی پۆلیسی زانین چی دەکات زیاتیش بدەین
بۆ ئەوەی کە دیفاع لەم خەڵکە فەقیر و هەژارە بکەین بڕوا بکە کۆمەڵی ئیسلامی وەکو خۆی هیچ قازانجی نەکردووە بەمانەیە قازانجی مادی و پۆست و پلە و ئیمتیازات وانە بەڵام قازانجی ئێمە لەوەدایە کە ئەو هەژاری کە دەپارێتەوە ئەو دایک و باوکە بەستە زمانی کە منداڵی شیرە خۆریان هەیە دەگریە بۆ یەک قوت و شیری منداڵەکەی ئێمە دیفاع لەوانە دەکەین ئەگەر بەڕاستی سەریشمان لاشەمان ببێتەوە و ئێمە لەگەڵ یاسا سەروەرین بەڵام ئایا چی یاسا دەشکێنێ ئایا چی یاسا پێشێل دەکات خوا لایانی بێدەسەڵات و معارزە یاسای پێشێل کردووە یان هەمیشە دەسەڵاتدار یاسای پێشێل کردووە هەمیشە دەسەڵات دەبێ یاسا و داخستنی پەرلەمان و پەکخستنی و جێنەدان بە هەموو فراکسیۆنانە بەدەست ئەوانە ئینجا ستەم و زوڵم ئەوان دەیکەن گەندەڵی ئەوان دەیکەن دزی ئەوان دەیکەن خراپەکاری ئەم وڵاتێکا کە تا ئێستا لە 91ەوە ئێمە ئازادی 92 حکومەتمان هەیە تا ئێستا نەماتوانین ببین بە شتێک وڵاتی کرواتیا لەگەڵ ئێمە ساڵی 91 یانی سەربەخۆ بۆ ئێستا بۆ تەماشای کرواتیان کە لەکوێ دەژی ئێمە لە بەرامبەرەوەدا گوتمانەکا کە دزی مەکەن گەندەڵی مەکەن ستەم مەکەن یاساشکێنی مەکەن دڵێن بڵێن نابێ ئەوانەش بڵێن کێشەکە لەسەر ئەوەیە ئێکاکە بەو خوای ئەم سەرا لەو لاشەی جیا بکردو ئی هەمومان ئەم قسانە هەر دەکەین کورتەکەی ئەمەیە و زۆر سپاسان دەکەم یا خۆ بەخێر بن موفق بن ئەوە ئەسڵ ئەساسی نیە دوای ئەوەی کە پەیوەندێکی زۆر بە ئێمەوە کراوە لەسەر ئەو بابەتە ئێمە ڕامان وە بۆ گوتمانە کاکە ئێمە پێمان باش نییە بە هیچ شێوەیەکی باسی لابرنی پارێزبەندی بکرێت ئێمە لەگەڵ ئەوەی یاساین باشە کاک سۆران بابەکەکانی خۆی پێشتر بە یاسا بکە و ئێمە بۆ خۆمان دەمێنێ بەردەم دادگا بەڵام لابردنی پارێزبەندی ئامانجێکەکەی لە پشتە ئێمە لەگەڵ ئەوە نەبووین دەنا ئێستاش ئێمە لەگەڵ ئەوەی بۆیە گوتم نەک لەسەر کاک سۆران ئێمە لەگەڵ ئەوە نین پارێزبەندی لەسەر کاک مریش دابچێ لەسەر کاک عەلیش دابچێ لەسەر کاک شیرینخانیش دابچێ ئێمە هەڵوێستیش مەبدەئیە بەڕاستی ئەوە ینی پەرلەمانتارێکی کومەڵ ئیسلامی نییە ئێمە ئێزاوە ئەنجامەکەی لە ئێمە ڕوون بوو ئەنجامەکە ڕوون بوو دەی کاکە دەستان خۆش بێ سپاس